مۆنۆدرامای وەقاقنەسە سوتێم دیارێکێکە لەو مۆنۆدرامایانەی کە لە ڕابردووشتا چەند جارێک قسە و باسمان لەسەر کردووە کە بەشداری چەند فستیڤاڵێکی کردو هەم لە ناوخۆی عێراق و هەمیش لە دەرەوەی عێراق و کوردستان کە بەشداریان کردووە خەڵاتیشیان بەدەستێنەوە و بەشداریکردنەکانیان جێگای خۆشحاڵی بۆ کاردانەوەی باشیە بووە لەلایەن هونەرمەندانی تری بیانی شانۆشەوە لە ئێستاە لە هۆڵی ڕۆشنبیری چەمچەماڵ نمایشەکرێت کە شانۆیەکە ژۆک و ئاماژەم پێکرد مۆنۆدرامایشەکە لە ستایڵە جیاوازەکانی هونەری شانۆ کە بەتەنها ئەکتەرێک ڕۆڵی تێدا بەرجەستاکە چ جایەوە ئەکتەرە لە کچ بێت یاخود کوڕ بێ ئەبێ توانایەکی باش و بەهێزی هەبێت لە ڕووی گەاندنی پەیامەکە و شێوازی هونەری نواندنی خۆی بە تەواتی بخاتە گەر تا بتوانێت ئەو پەیامی کە لە شانۆکەی هەیە بیگەێنێت ئەم شانۆیەک و ئاماژەم پێکرد جێگای خۆی کردوتەوە و تا ئێستاش لە نمایشەکانیان بەردەوامن. مۆنۆدرامای وەقاقنەسە سوتێم دوای نمایشکردنی لە شاری سلێمانی و کەرکووک سەرەتای ئەم هەفتەیە لە هۆڵی ڕۆشنبیری چەمچەماڵ نمایشکرا بە هاوکاری بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری چەمچەماڵ ڕۆژی شەمە میوانداری ستافی شانۆی وەقاقنەسە سوتێم کراو بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە شانۆکاران و هونەرمەندان و کەسایەتیەکانی شارەکە نمایشەکە بەڕێوەچوو. شانۆیەکە لە نووسینی هونەرمەند گەزیزێ و کاری سینۆگرافیا و دەرێنانیشی لەلایەن نەژاد نەجمەوە بۆ جێبەجێکراوە بەرهەمەکەش لەلایەن خانمە شانۆکاری شاری کەرکووک هەوار فارسەوە بەرجەستەکرا.